سڵاو بینەرانی بەڕێز دوای نزیکەی 100 ساڵ لە ئەزمموی ئیسلامی سیاسی تا ئێستا چەندین پرسیاری بێوەڵام ماونێتەوە. گرنگترین پرسیار ئەوەیە کە ئایا بۆ تا ئێستا ئیسلامیەکان نەگەیشتونەتە دەسەڵات. هەروەها ئایا ئەو بنەمایانەی کە ئیسلامی سیاسی لەسەر دامەزرێنراوە تاکو ئێستا وەک خۆی ماونێتەوە؟ ئەمانە و چەندین پرسیاری تر ئاراستەی بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف دەکەین. مامۆستا بەخێربێت. سپاس. کە ئەڵین ئیسلامی سیاسی یاخود دەرکەوتنی دیاردەی ئیسلامی سیاسی ڕێک ساڵی 1928مان بیر دەکەوێتەوە ئەو کاتێک کە ئیمام حەسەن بەننا لە شوێنێکە لەگەڵ 6 گەنجدا دادەنیشێت و بڕیار دەدەن کار لەسەر کاری ئیسلامی بکەن و ناوی ئیخوان مسلمین بۆ خۆیان هەڵبژێرن. ئەمە تقریبا 97 ساڵ بەسەر ئەم دیاردەیەدا یا بەسەر ئەم ڕووداوەدا تێپەڕیەوە. 2025 بۆ 2028 تقریبا 2 ساڵێکمان ماوە 25 ڕۆی. پرسیارەکە ئەمەیە ئایا ئەو بنەمانە کە ئیخوان لەو کاتەیە لەسەری دامەزرا لە جێڕانەوەی خلافەت خۆی دوو شت کە زۆر گرنگە جێڕانەوەی خلافەت و سیادە یاخود ئوستازیە عەلە العالم. ئایا ئەم دوو بنەمە ئەتوانین بڵین تا ئێستا وەک خۆی ماونەتەوە لە ناو ئامانج و مەبادیئەکانی ئیخوان و ئیسلامی سیاسی بەگشتی؟ حەزەکەم جارێ لە خلافەتەوە دەست پێ بکەین. بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. ئەم بابەتە حەزەکەم تەنها لەو شەو باسی ئیخوانەوە لەوێ قەتیس نەمێنێ، چونکو باسەکە فراوانتر و گەورەتر و قوڵتر و تاریخیترە بۆی حەقی تەواوی پێ بدەین. ئیمامی بەننا وەکو جەنابی شدووتت کاتێ ئەم بیرۆکەی بۆ دێە بڵێن بێتە خاوەنی ئەم قەناعەتە و بۆی دروستە بێ زۆر نەچووە بەسەر ڕووخانی خلافەتی عوسمانیە. پێش ئەویش ینی پێش حەسەن بەننا کۆمەڵێک بیرمەندی گەورەی تر ویستیان شتێک بکەن، ڕەشید ڕەزا، محەممەد عەبدا، جەمالەدینی ئەفغانی، ئەنی کۆمەڵێ بیرمەند زۆر هەوڵیاندا ئیشی گەورەیان کردبوو. یعنی پێشەکی و مقەدیماتێکی زۆری فکری کرابوو لە جارێکی تر خوێندنەوەی قورئان، جارێکی تر خوێندنەوە بۆ فکری سیاسی ئیسلامی، مراجعات لە هەڵەکانی دەوڵەتی عوسمانی وەزعی زۆر خراپ و زۆر شڕ بوو. لەو ماوەیە هەوڵێکی زۆر درا پیاوانی گەورە لە مەغریبی عەرەبی چەند کەسێک و لە وڵاتەکانی تر هەوڵی زۆریاندا بۆ ئیسلاح لە دەوڵەتداری و لە فکری سیاسی عوسمانیە، بەڵام نەیانتوانی بگەنە نەتیجە لە بەرەوەی کێشەکان گەورەتر و قوڵتر بوون. بەزلان بوو بە پێشەکیەکی باش بە ئەفکارێکی باش بۆ سەردەمی ئەو ئیشتیهادەی حەسەن بەننا. ئەمە کە ئەڵێ 97 ئیمساڵ لەبێتە 98 ساڵ کە دروست بووە. لەو دوو فەقەرەی کە ئێڵێ تەمعەن بە پەروەردەی تاک دەست پێەکە ئەچێتە خێزان ئەبێتە کۆمەلگا ئەبێتە حکوومەتێک کە لەسەر ئەساسی ئەو سێ بنەمایە دروستەکرێ. اینجا ئەبێتە مەوزوعی خەلافە و ئوستازیەتی عالەم کە جەنابەت مەبەستەوەی لەسەر ئەو دوو چەمکە قسە بکەین. ئەم دوو چەمکە ئەتوانی بڵێ هەردووکیان لە کۆتاییە ئەکاتە یەک چەمک. مەسەلەی ئوستازیەتەکەی عالەم لێەوە دەست پێ بکەین بۆ خەلافەتەکەم. مەبەست چییە لە ئوستازیەتی عالەم؟ باسی تەوحید و ئیمان و وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمینە. باسەکە ئەوەیە، باسی ئەوەیە کە ئەو مرۆڤەی لە قورئانە پێناسە کراوە وەکو مرۆڤ، جارێکی تر ئیعادەی پێناسە بکرێتەوە بۆ بەشەریەت، جارێکی تر چونکو مرۆڤ پێناسەکردن وەختی ئەم بڕیارە ئەدا ئەگاتە و قەناعەتە، مرۆڤ جارێکی تر لە ئەوروپا پێناسە کراوەتەوە لە قەرنی 18 و 19 و 20. ئەو پێناسەکردنەوە کاریگەری لەسەر کۆی بەشەریەت، کۆی مرۆڤایەتی بۆ بە عالەمی عەرەبیە و بە میسریش بە تایبەتی. بمبورە مامۆستا بۆ ئەوەی بینەر تێمان بگات تۆزێ بە بڵێم دەربڕینەکان غامزن.
مەبەست پێناسەکردنەوەی مرۆڤ لە ئەوروپا چیە و مەبەست پێناسەکردنەوەی مرۆڤ لای ئیمام بەنا چییە؟ بەڵێ مرۆڤ کە چۆن پێناسە کرایەوە ئەوروپا خۆ دەزانی بە 450 ساڵ شەڕی ناوخوا تێپەڕی، یعنی شەڕی قەتڵ و عامێکی زۆری یەکتریان کرد. 30 ساڵیان بە تایبەت نووسراوە الحروب الدینیە لە بینی مەزهبە جیاوازەکانی هەر مەسیحیەت خۆیانە، یعنی ئەرتۆدۆکسە، پرۆتستانتە، کاسۆلیکە، یەکتریان بڕیوەتەوە. دوجار مفەکیرەکان، بیرمەندەکان، زاناکان گەشتنە و قەنەعەتە ئەبێ ئەم خوێنە لە شوێنێکا کۆتایی بێ، لە شوێنێکا بوەستێ. زۆر گەڕان، زۆریان دراسە کرد. لە کاتی ئەو 450 ساڵە خەڵکی زۆر هیلاک بوو لە زانایان و عولەما و فەیلسوف و مفەکیرەکان بۆ ڕەگی قەزەیەکە ئاگەڕان. ئەمە ڕەگەکە لەکوێیە کە ئەم نەزیفە ئەم خوێن بەربوونە بۆ ناوەسێ گەشتن ئەوەی کەوا شتێک ونە لەم دنیا، ئەویش بریتە لە چی؟ شەڕەکە مرۆڤێکە، کوشتنەکەش مرۆڤ لەگەڵ مرۆڤە، ئەبێ لێرەوە دەست پێ بکەین. یعنی ئەمەیان دۆزیەوە چارەسەرەکە لێرەیە. چارەسەرەکە باسی سیستەمی حکومڕانی نەبوو، باسی ئابووری نەبوو، باسی ژینگە نەبوو کە ئیسەتیەک چووە، باسی نەوت و غاز نەبوو. مرۆڤ جارێکی تر پێناسە کراوە و بە چەند خۆناغێکە جارنامەی گەردوونی مافی مرۆڤی لێ پیا بوو. ئەڵبەت لە 1982 یەکەم کۆنگرە ئەگیرێت، کۆنگرەکان بە دوای یەکا دێن هەتا ئەگاتە حربی عالەمی یەکەم. لە حربی عالەمی یەکەم ئیتر وازان کۆتایی دێ سیستەمێک بۆ ئەمەدا ئەمەزرێنن، سیستەمەکە عوسبەت الئومەمی لێ پیا بێ. ئەویش یەشتاوەکو ناخی سەرکردەکان و دەسەڵاتدار و بەتواناکانی ئەوروپا هێشتا پیان ماوە، بەشێکی تر خوێن ڕشتنیان پێ ماوە. ئەوە 1916 بوو خۆتە زانی کۆتایی هەژدە. لە هەژدە هەتا 48 هەوڵی چاکسازی بەردەوام بوو ئەوەی پرینسیپەکانی مافی مرۆڤ بچەسپێ هەر بەردەوام بوو. بەڵام هێشتا بەشی شەڕێکی تری ماوە. جەنگی جیهانی دووەمیان کرد و 15 ملیۆن کەستیا چوو. دوایی گەشتە قەنەعەت بە تەواوی ئەبێ دەستوری وڵاتەکانی ڕۆژئاوا بە تایبەت ئەوروپا هەمووی لەسەر ئەم جارنامەیەدا بمەزرێت، لەسەر مەبادیئی ئەوە. ئەمە هات خۆی کرد بە ناو دەوڵەتی عوسمانیە. لە دەوڵەتی عوسمانیشەوە پەڕیوە هات بۆ عالەمی عەرەبی، هات بۆ ناو مفەکیر و بیرمەندەکانی عالەمی ئیسلامی، بۆ هەمووی. هەر یەکێک بە جۆرێک دراسی ئەم بابەتانی کرد. جا ئەو هەوڵانی ئەدران کاتی خۆی لە ئەوروپا تەرجەمە ئەکران بۆ زمانەکانی تر. لێرەش مفەکیر و بیرمەندەکان هەوڵیانەدا جارێکی تر تەرجەمەیکەنەوە بۆ دەوڵەتی عوسمانی پیاچوونەوە بکە بەم بابەتە. نەکراوە حاصل کە نەکرا بۆ چونکو لە شەڕا بوو، لە وەزعێکی خراپا بوو. حەسەن بەنا پیاوێکی زیرەک و خوێنەوار بووە، لە میسری شاژیاوە، میسریش ئەزهەری تایە، پڕە لە عولەما. پێشتریش ناپلیۆن بابەتی زۆری هێناوەتە ناو میسر، ئەفکاری هێناوە، کتێبی هێناوە، حیواری کردووە، زاناکانی هێناوە. دنیایەک گۆڕانکاری فکری لە میسرا بووە کە لە هیچ دەوڵەتێکی تری ئەو ناوچەیان نەبووە. ئەو پاشخانە بە پاشخانی تەفسیرەکەی ڕەشیل زەزا و محەممەد عەبدە و مەجەلەکان کە دەریانە کرد، حەسەن بەنایەکی تازە ینی لە فکرە هاتەکایەوە ڕێیکەوت لەو مەنهەجە کە ئەبێ بەم قۆناغانە ئێمە باسەکە باسی چییە؟ هەستانەوەی ئومەت. ئەگەر ئومەت هەستێتەوە ئەو قۆناغش پێی ئەوترێەوە قۆناغی ڕەحمەتەن للعالەمینە و ناوی ناو ئوستازیەت العالەم. جارێکی تر کە هیدایەتی بەشەریەتە بۆ تەوحید دێتە کایە. من وە نازانم حەسەن بەم نامەبەستی ئەوە بوو بێت هەموو عالم بێتە ژێر ڕکێفی ئەم خلافەتە کە ئەو ئەوێ دروستیکە، یا هەمووی بێتە تابعی ئەو. کاتی خۆی بەچی ئەو ئوستازیەتە کراوە؟ وەکو باسیەکەن، وەکو لە تەریخا هەیە، وەختێک بەغا عاسیمەی خلافەی ئەمەویە عەباسیە، وەفدەکان لە ئەوروپاوە دێن بۆ ئەوەی کەوە ڕۆشنگەری لێەوە فێر ببن، فێر بەتابەت لە زەمانی دەوڵەتی عەباسیە، لە تەرجەما، لە نووسینە، لە زانستا، لەوە بەردەوام هاتوون. مستەشریقەکان زۆربیان هاتوون ئەو بڵێن گریانە بکەنەوە، یا بڵێن ئەو کۆدانە کەشفکەن کە ئەم پێشکەوتنە چییە لە بەغا دنیا ڕووی تێکردووە. ئەمە من وای ئەخوێنمەوە، چونکو ئەو کەلیمەی ئوستازیەتی عالەمی شەرح نەکردووە جگە لە مەسەلەی ئیمان و
تەوحید و ڕەحمەت و عەدالەت. جێڕانەوەی خلافەت ینی با بڵێن دیسان واضح نییە لە فکری بەنایە وەکو بڵێ ئەو هەر ڕؤوس ئەقلامی یاوینەتێ نەک و خلافەت ڕێگە مامەساگیان خلافەت زۆر ڕۆشنە لە فکری حەسەن بەناو هەموو ئیخوانێکیش. خلافەت یعنی ئومەت، یعنی جوغرافیا، یعنی قودرەت، یعنی خاوەنی قەرار. جوغرافیا دیارە، قودرەتەکە ئیسەن نییە، دیار نییە، ئەبێ بێتەوە بتوانی بڕیاری خۆت بدەیت. ئەم خەونە مامەستا سۆران، ئەم خەونە خەونی هەموو ئینسانێکە، ئیسلامیش نەبێ، موسڵمانیش نەبێ، ئەمە خەونی ئەمریکایە. ئەمریکا یەک ویلایەت بوو، کردی بە ئیسە چەنە؟ 51 چەند ساڵە شەڕی 52مەکە بەس زۆر و خۆشیەوێ مەکسیک بخاتە سەری. ئەم ساڵ ئەترەم پێچاوێتێ دوو وڵات ئەڵێ یا بە خۆشی یا بە پارە یا بە شەڕەوە بێنە سەر ئێرە. ئەنجاڵێ ئەبێ ئەم ئیمپراتۆریەتە ملحەقی هەبێ، یەکێ لە ملحەقەکانی بریتێ لە شەرقی ئەوسەط، ئەبێ ئیزافەی بکەم. ئەسکەندەری مەخدونی خەونی خلافەت، بەس بە مستەلاحی خلافەت نا، بە مستەلاحی ئیمپراتۆریە، سیستمێکی یەکجەمسەری بۆ دنیا. هەر ئومەتێک لە دنیا، هەر قەومێک لە قەومێک دەست پێەکە، لە یەک کەسیشەوە دەست پێەکە، یەک کەسەکە بێتە عایلەیەکە، بێتە کۆمەڵی قەبیلەکە ئەبێتە شەعبێکە بێتە وڵاتەکە بێتە دوو سێ. بۆچی مەگەر مێژووی هەموو ئیمپراتۆریات وانە بووە؟ باشە ئێترەوە ئەسکەندەرە لێی، جەنگیزخانە لێی، پێش و دوای ئەوانە لێ. ئەم ئومەتی ئیسلامیە وا ئەزانێ و قەناعەتی وایە 1300 ساڵ ئەم بەرنامەیە لەبەر ڕۆیشتووە و چوەتە پێش و ناتۆ. ئێستا ئەگەر ئەمریکا سین ئەیسا ئەم خەونەی هەیە بە اقتصاد و تیجارەتێکە، ئێستا 70 دەوڵەت لە ئیطاری سینە حرەکەت ئەکا تیجاری و اقتصادی. سین پێویستی بەوە نیە جێژ بێنە ئێستا عێراق داگیرکە، پێویستی بەوەیە ئەو خەتی گەشە پێدانە لە بەسڕەوە دێتە ئەگاتە تورکیا چەندێکی عایدی سین بێ. پێتوانێت ئاسا لە عەقڵی زۆربەی ئەوانەی کە متەئەسرین بە ئەفکاری ئیسلامی خلافەتی ئیسلامی هەر دەوڵەتە عوسمانێکی جارانە کە بە هەمان شێوە نەک ئەم با بڵێن ئەم شێوازە ئەم فۆرمەی کە بەڕێزت باسیەکەی ئەو وا ئەزانێ ئاخر لەوانەیە هەر ئەمەیە لەوانەیە نەزان تعبیری لێ بکە ئیسلامیکی. من پێوەمانەوە بووم خوێندوماتەوە، لەوانێت 2-3 لاپەڕەم خوێنوێتەوە و مناقەشەم کرد، مناقەشەمەوەی خۆم کردووە لەگەڵ تۆ لەگەڵ کەسانی وەکو جەنابەت. ئەبێت تۆ ئیسە هیچ ئیسلامی وا بیر ناکاتەوە چاوبوونێ منوقێنێ و خلافەتی عوسمانی دروست کاتەوە و 450 ساڵ لەگەڵ 350 ساڵ لەگەڵ ئەوروپا شەڕ بکە. حەج ئیسلامی بیری لا ئەوە نییە، ئەوە نەماوە. ئێستا هەموو ئیسلامیەک با تمۆحیشی دروستکردنەوەی ئومەت بێ بۆی بڵێ منیش هەم خاوەنی خۆمم، خاوەنی قەرارم، لانی کەم ئیسا لانی کەمی ئیسلامی ئەوەیە کە بتوانێ بڕیاری سیادی خۆی بدا. زۆر باشە مامۆستا. ئاخر پارچەکانی شیوان ئێستا کورد، ئێمە ئەوەی کە کوردایەتێکی حەقیقی ئەکا و تێئەگا و نیشتیمان پەرۆرە بیری لای چییە؟ ئەڵێ دەوڵەتی بۆ چییە؟ دەوڵەتی بۆ ئەوەیە سیادەی هەبێ، خاوەنی قەراری خۆی بێ. کاکە حەچی تری ناوێت لەوە زیاتر، خۆ ناوێ بەم دەوڵەتە بڕوا ئێران و تورکیا و عێراق و فڵان داگیر بکە. ئەمە مەسەلەیەکی فیتری غەریزیە. ئەم مەسەلە فیتریە غەریزیە شێوازی زۆری هەیە لە تاریخە کە ئیشی پێکراوە و چەسپاوە. لەبەرەوە مامۆستا دەوڵەتی نەتەوەی ئێستا جێ خۆی گرتووە با بڵێن. ئایا ئەکری ئەمان دەوڵەتانە هەڵوەشێنینەوە؟ نامەرج نییە. دەوڵەت نەتەوەی ئیسا هەموو ئەوروپا دەوڵەت نەتەوەیە. نەتەوەی ئیسا ئەڵمانی بچیتە ئەڵمانیا بڕۆیتە فەڕەنسا. من چوومەتە هاور هەمووی پێیان ناخۆشە بە ئینگلیزی قسە بکەیت، ئەڵێ یا بە زمانەکەی خۆیان و تەرجیمە پێیاکە بۆ زمانەکەی من پێی ناخۆشە. ئەمە دەوڵەت نەتەوە نیە چییە؟ عەرەب دەوڵەت بیرکاتەوە لەوەی یەک دەوڵەت بۆ عەرەب هەبێ زۆر تەبیعی، چونکو یەک زمانە و یەک تاریخەوەرە و عەرەب لە ئەسڵا ئەمە نییە کە ئیسا هەیە. لە ئەسڵا عەرەب 2-3 پەتیکەیە لە نەجد و تۆزێک لە شام و تۆزێ لەو بەحرەی وشتە ئەمی تری. بەڵام فتحی ئیسلامی و دەوڵەتی ئیسلامی و خەلافە و ئەمارەتی ئیسلامی و
لە پشتی قورئانەوە تەبعاً زمانەکە گۆڕا بۆ عەرەب زمانەکە گۆڕا کولتورەکەش گۆڕا دوایی بوو بە دەوڵەتی عەرەبی بەڵام ئێستا ئەوان ئەوە زیاد لە تقریباً زیاد لە 50 ساڵە ئەیانەوەی وحدەی عەرەبی دروستکەن بۆیان نەکراوە دەوڵەت نەتەوەیشن هیچ کەسێکیش دەست لە قوتڕەکەی خۆی هەڵناگرێ فەرمووت تەکوینی فەردی مسلم و ئوسرەی مسلمە و مجتەماعی مسلم ئەمە دوو پرسیارم لا دروستەکە یەکەم ئایا خەڵک خۆی مسلمان نیە ئێتر تەکوینی چی دووەم فەرقی ئەمە چێ لە بینی مسلمانێک وەک باوکم باوکت فڵان فیسەر ئێمە خۆمان لەگەڵ کەسێک کە پەروەردەکراوی دەستی بڵین ئەحزابی ئیسلامی بێ بۆچی بەم کەلیمەیە مسلمان بەڵێ دەست پێەکە تربیەت ئەڵێت تەکوین تەکوین و عین تربیەت تەکوینەکە تربیەتە باسی ئەوە نییە من جارێکی تر بێم کەسێ مسلمان بکەمەوە ناخۆی مسلمانە بەڵام هەیە لە عەقیدەیە ناتەوایی بۆ دروست بوو هەیە لە تربیەتە هەیە لە ڕوحیە بەس پێتوانێت بڵێن هەیە لە فکرێک ئەو ئەفکاری ئیسلامی بەگشتی ئەفکاری ناو ئیسلامن بەمعنای ئەوە ئایدۆلۆژیاکەنەوە با بڵین وەک معتەزیلا وەک مرجئا وەک یاخ ئایدۆلۆژیایەکی تایبەتە لە ناو ئیسلامە نەک هەموو ئیسلام تر بۆ ئەبێ منێک کۆمەڵگە بچمە سەر ئەو کاکە مامەستا سۆران خۆت شارەزای وصولی 20 باش خوێندۆتەوە لەوانەیە بە دەرسی بینەرجۆ ئاگادار قسە بۆ توواکەم بۆی خەڵکیش بزان ینی منهەجێتی ئیخوان بریتە لە منهەجێتی داڕشتنەوەی تاکی مسلمان لە ناو کۆمەلگاکەی خۆیان بەو فکرە ڕەسەنە ئەسڵی کە ئەو دایڕشۆ باوەڕی پێیەتی ئەگەر ئەم تاکە مسلمانە ئەمەی قوبوڵ نەبوو نایکەم تاوە خۆچی لە دەرەوەی ئەو بازنەی ئیخوانی ئەمێن ئەو لەسەرکی فەرزەکە ئەو بیرکردنەوە ئەوەی کە ئەو نووسیوێتی یا هاتوون ئیسا ئەو فکرەی حەسەن بەنای دایڕشتووە مامەسا قەرزاوی بە 7,000 لاپەڕە شەرحی کردو سعید حەوا بە مەجموعەیە مجەلەدات شەرحی کردووە ڕاشید غەنووشی بە نووسین و بە پراکتیک بە سەدان ئەگەر نەڵێم هەزارەها لاپەڕە شەرحی کردووە دوای ئەم 9 ساڵ یاخ من ئەڵم 100 ساڵ لە 2 ساڵ لە 100 ساڵە حسابێکی بۆ ناکرێت دوای ئەم 100 ساڵە ئەو بنەمانەی کە شێخی بەنا باسیەکە بە پێوە ماوە چەندی بە پێوە ماوە نەتیجەکەی چی بووە من ئەڵێم کاک سۆران بەڵێ ئەوەی ئەوە نووسراوە من خوێندومەتەوە سەدان جار بە دەرسی شوتومەتەوە هەر هەمووی تەواوە ئیلا هەندێشتی نەبێ شتەکە ئەوەی کە فکر و ئیشتیادی بەشەریە هەمیشە لە تەتەورایە ئەم ئیمان بەنا ئیسا خۆی بمایە بیسەکەی کرد بەچل بیست بنەمە ئەسڵەکەی کرد بەچل چونکو دییان من وەکو کوردێک چی پێ ئیزافە ئاکەم ئەگەر لەسەر ئەوە بەردەوام بم بۆعدینەتەوەی کوردی پێ ئیزافە ئاکەم کە لەو کاتان نەبووە بە شتێکی شەرعیشی ئەزان بوو بە شتێکی موافقی دینیشی ئەزام هیچ کێشەم نییە ئەلەم جۆرە بابەتانە بۆ نمونە من ئەمە ئەو پرسیارەوەی کە ئیزافە کرا بە حەسەن بەنا ئەو پرسیارە زۆرترین کەم دوای 100 ساڵ چی ماوە لە حەسەن بەنا با بڵێن وەکەوە قسەیەکە لەسەر مارکسیژە کرد دوای 100 ساڵ من وازانم هەرچی ئەوانەی حەسەن بەنایە هەمووی ماوە هەمووی ماوە بەسمەوە لەوەزای تەطبیقی کراوە مەسەن لە دەسەڵاتی سیاسی هیچمان نەدی و تەنانەت دەوڵەتی چشمان تا ئەسا نەدی لەسەر فکری ئیخوان دامەزرێت ئیتر خەجێران ئەویان بەحسێکی ترە ئەوە بابەتێکی ترە بۆچی ئیخوان ناهێڵن بگاتە دەسەڵات ناهێڵن گەشتە دەسەڵات و لایەن برد با باسی مورسی ناکەین کە تند بوو لەسەر ئیسرائیل لە ئاخر هینیشە لەسەر بەعزی وڵاتی تریشتون بوو با باسی ئەوە نەکەین باسی ئەوە نەکەین کە ئیخوان لە سجنەوە هاتە دەر گەشتە دەسەڵات چونکو بازێ لە سەرکردەکان سجن بوون هاتن چوونە گەشتە دەسەڵات با باسی غەنووشی بکەین کە فۆرمێکی ئیخوانیە غەنووشی لە دیموکراسیەتە لە مەدەنیەتە لە مافی مرۆڤە لە ئیحترامی عیلمانیەتە حتا لە دەساڵگرتن لە هەندێ پرەنسیپ و شتی ئەساسی ئیسلامیشە ئەوە نە حدودی تەجاوز کردووە هیچ عیلمانیەکی پێناگا باش بۆ لە سجنایە دژی دیموکراتیەت قسەی کرد نەخێر داعشی دروست کرد نەخێر دژی دەوڵەتی تونس بوو نەخێر هیچ نەبوو ئەڵێ
ئەنی قەنەعەتێکی لە وڵات لە ناو وڵاتە عەرەبیەکانە کە غەربیش بەشێک لە غەربیش دەعمیەکەن نابێت نەموزەجی ئیخوانی دەوڵەت دروستکە بۆ بەس ڕێیان بە ئەحمەد شەرع لەبەر ئیخوانی من جواز لەو بێنە جارێ نابێت دروستیکە بۆ چونکو خاوەنی فەهم و فکرێکن ئەگەر دروستیکەن لەبەرۆی خەڵکیان هەیە لەبەرۆی لە هەموو دەوڵەتێکە قەواعیدیان هەیە قەواعیدی یان ڕاستە خۆیان ناڕاستە خۆی سەوەکو ئیخوان لە هیچ شوێنە نەماوەکو ئیخوان وەکو ئیخوان هەروەکو بڵێ ئەمە ئیخوانی فلان شوێنە تەنها ئەردەن بودایان خست و ڕۆی بەڕێ خۆیەوە بەڵام وەکو ئەوانەی کە متەئەسیرن بە ئیخوانیا پاشخان ئیخوانین هەموو دەوڵەتێتیایەتی بە ئەوروپا و ئەمریکاشەوە ئێستا تەنها تەیارێک ئەم قسە لێرا زۆر مهمە باسی سووریایە باسی ئیسرائیلە باسی ئەمریکاش ئەم جوابی کە ئەیەمە بۆچی فۆکس لەسەر ئیخوانە ئەوێ کەلیمەکە و مەقەڕەکە و ناوەکەی نەمێنێ بۆ پرسیارەکە ئاوا زەقتر بیکەین باشترە ئیسرائیل تەماعی تمۆح ناڵێم چونکو تەماعی هەیە تمۆحی نییە لە زۆر سەری تمۆحی خۆیوە گەیشتۆتە ئامانجەکانی بەڵام تەماعێکی بێ ئەنازی هەیە و من یەقینم هەیە بە حاڵی شخصی خۆم ئەو تەماعە لەسەری بەردەوام بێسەری خوا چونکو تەجاوزی حدودی وڵاتانی تر و تەماعکردنە سیادەی وڵاتانی تر و بێ ئەرزشکردنی قیاداتی وڵاتانی تر ناگاتە نەتیجە بۆ هیچ کەسێ لە تاریخا سەری نەگرتووە ئێستا ئیسرائیل ئەوێ بچێتە دەرەوەی حدودی خۆی لە زۆر بابەتە لە زۆر ڕۆوە بەتایبەت لە قەراری سیاسی و قەراری دەوڵە و سیاداتە و ئەگەر بۆی بکرێ ئەوێ ئەرزەکەشی بە جۆرە لە جۆرەکان غەیر مباشر گەورەتر بکە لێرە تەنها تەیارێک لە تونس لە مەغریب هەتا وەکو عێراق با بڵێم مالیزیا و ئەندەنوسیاش بڵێ بتوانێ بچێتە سەر جادە و بڵێن نەخێر بەس ئیخوانە ئەدە حیزبێکی ترم پێ بڵێ نییە یەکشتی تریش واقع باش تێتریش پێ بڵێم حزبی دینی باڵام سەکاتمان زۆر کەمەوە بەڵێ عەفوێک لەحظە فەرموو ئەحزابی معارەزە وەکو حیزبی معارض بۆ دەوڵەت و سوڵتەکان کێ هەیە چوار حیزبم پێ بڵێ لەم ڕەحمەتی لێبێ تەیارێک کە ئەتوانێت مجتەمەعات بجوڵێنێ تەیارێک کە سوڵتەی وەتەنی قەومی وڵاتەکان حسابی بۆکەن تەیارێکە بە تایبەت دوای ئەم وەزعی فەلەستین و حەماس و ئەمانە کە ئیسرائیل سڵی لێ بکاتەوە تەیارێکە غەرب حسابی بۆ بکە تەنها ئەو تەیارەیە کە یا ئیخوانە یان لەسەر ئیخوان مەحسوبە یان تەربیەتی ئیخوانی لە فکریا کراوە ئەی کەسی کە نییە ئێکە مادە منیاڵێ تۆ ئەمە لە بەردەممان لابن ئەویکەی هەمووی هێنا لقمە پاقلاوەیە ئەیخوا بە ئاسانی ئەیخوا چونکو کەس نییە بڵێن نەک ئەوە نییە تەیاراتێکی زۆر پەیابوون لە جۆرەکانی ئەلمانی بەناوعەکانیوە شانازیەکەن بەوەی کەوا بەنهێنیش بێ پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەبێ قیادات پەیابوون لە عالەمی عەرەبی ئیسلامیە لە ژێرەوە و لە پشتەوە خواخوای مغازەلەی ئیسرائیلەکەن لەبەرەوە ئەم ئەترسێ ئەڵێ چونکو لە هەر دەوڵەتێکە ئیخوان ببێ من تەماع بکەمە ئەو دەوڵەتە وەکو حەماس شتێ دروستکەن ئی بەرنامەکەم لێ تێکەدا ئەڵێ لە ناوی بەرن با بە ئیسراحەت بێ سپاس بۆ ئێوەش بەداخەوە کاتەکەمان بەش ناکات بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیەشمان تا ئەڵقەیەکی تر و میوانێکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ